لەسەر وردەکاری ئەو جموجۆڵەی حەشتی شعبی قسە بکەم کە ئەمڕۆ بەرەو کۆی دەستی پێ کردووە ئەوەش قوزمەوە بۆ ئەوەی هەندێک لەسەر ڕێژەی ئاوارەکان و شێوازی بەشداربوونیان قسە بکەم. مەترسی حەشتی شعبی لەسەر کوردستان مەترسیەکە چییە؟ حەشتی شعبی ئێستا لە باشووری کوردستان وەک هێزێکی داگیرکرد لەگەڵ هێزەکانی عێراقدا پێناسەکراون چونکە ملەنێن سنوورەکان دەشکێنن ئەوەی کە بە پێی ڕێکەوتن قەرار بووە یعنی هێزەکان دابش ببن ئەو ناوچانەی تا پێش ئۆپراسیۆنی مووسڵ لە 16 مانگی دەی 2016 هێزی پێشمەرگە کۆنتترۆلی کردوون بە ڕێکەوتن لەگەڵ هێزەکانی عێراق نەک حەشتی شعبی ناوچەکە هەردوو لای تیادا بمێنێتەوە بەڵام ئێستا یعنی ئاراستەی هاوکێشەکە بە جۆرێکتر ئاراستەکرێ ئەگۆڕێ. ئێستا ئەمڕۆ حەشتی شعبی چی کردووە؟ هەوڵی داوە لە پردێوە جوڵەی کردووە ڕۆشتووە بەرەوتوێ بەرەو نزیکی تەقتەق و کۆیە. ئەم سنوورە بە هەمووی یانێ دەکاتە 8 کیلۆمەتر لە پردێوە هەتا کۆیە. ئەمان بۆ کوێ ڕۆشتون؟ جۆرێک لە پیشاندانی عەرزی عەزەڵات وەک لێکدانەوەی بۆ دەکرێت بەرەوچی هاتوونەتە لای تەقتەق هەتا پیشانی بدەن لە کۆیە. لە کۆیە مەترسیەکە چییە؟ خۆی ئەگەر بڕۆن لێرەوە ڕۆشتون لەو لە سنووری پردێوە بەرەو شوان لەوێوە هەتاوێ 39 کیلۆمەترە لە شوانیشەوە کە سەربەت یعنی دەڤەری گەرمیانە کەرکووکە 24 کیلۆمەتر هەتا تەقتەق. لێرە لە تەقتەق هەندێک بیرە نەوتن و شیواشۆکیش هەر لەوەیە کە کێڵگەرەیەکی نەوتی باشە، بەڵام لێرە هەندێ خۆیان پیشانداوە عەرزی عەزەڵاتیان نیشانداوە و گەڕاونەتەوە مەترسیەکی دیکەی گەورە کە حزبی دیموکراتی کوردستان زۆر لە سەیری ڕادەوەسی ئەوەیە هێزەکانی حزبی دیموکراتی کوردستان و هەروەها خەڵکیش کە ئاوارن لە دەست بە ناچاری لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ناچارکراون هەڵبێن لە ماڵی خۆیان بەجێبێڵن هاتوون ئۆپۆزیسیۆنن لە سنووری کۆیە لەوێ جێگیرن. ئەوان خەمێکی گەورەیان هەیە ئەم هێزە لەوێ هەدەفی پاکتاوکردنی ئەوانیش بێ، بەڵام هێزەکەی حەشتی شعبی وەک بەڕێوەبەری ناحەی تەقتەق دەڵێ کشاونەتەوە ئیدی معلوم نییە ئەم شەو یا سبەینە یا ڕۆژانی تر چی دەکەن. هاوکات دەستگای پاراستن و زانیاری هەرێمی کوردستان کە زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنتترۆلی دەکات دەڵێ مەترسی لەسەر ئەو شوێنانە نییە کە لە بندەسەڵاتی ناوچەی سەوزن بەوانەی لە کۆیە و خێزانەکانی حزبی دیموکرات و حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش یعنی هەموو خێزانە ئاوارەکانی ڕۆژهەڵات دەڵێ مەترسیان لەسەر نییە.